ئیسا زارۆکێکی جنۆی قەنج دکێ چاخی هاتن با ئەلالەتێ مرۆڤەک نێزیکی ئیسا بوو لەبەر وی چوو سەر چۆکە و گوت یا خودان لە کوڕێ من وەرە ڕەحمێ بە ئاتیا دکەوێ و ئێشەکە مەزن دکشینێ ئەو گەلک جاران دکەوێ ناو ئاگر و ناو ئاوێ من ئەو ئانی با شاگردێن تا لێوان نکاری بوو وی قەنج بکن ئیسا بەرسفدا و گوت هەی نفشێ بێ باوەری و ژڕێ دەرکەتی ئەزێ حتا کەنگی بوەرە بم حتا کەنگی ئەزێ لوە سەبر بکم وی بینن ڤر با من ئیسا لە جن هەلات و ئەو ژێ دەرکەت ژوێ گاوێ کوڕێک قەنج بوو هەنگی شاگرد بسەرێ خۆ هاتن با ئیسا و ژێ پرسین چمامە نکاری بوو ئەم جن دەرخن وی لوان ڤەگەراند ji ber ku baweriya wa kême bi rastî ez ji we re dibêjim eger wek liba xerdelê baweriya wa heba hûn jî ji vî çiyayî re bêjin ji vir here vir ew ê herê tu tiştune got ji bo we çê nebe. Pirtûka pîroz, încîl, silav û rêz xweşk û birayên hêja.